گەشتێکە بەناو ژیانی بەڕێز وەجەلانە لەدایکبوونەوە تا زیندانی ئەمێراڵی و گەشتێکە بە هەمان شێوە بە خەباتی ڕزگاری خوازی کووردا لە باکوور و بە مێژووی پەکەکە و دوجار تەجەکە و ئەو گۆڕانکاریانی کە بەسەر ئەو بزوتنەوە ڕزگاری خوازیە هاتووە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و لە ناوچەکەیە لە کوردستانە بە تایبەت بۆ ئەوەی کە بیکەینە زەمینەیەک بۆ خوێندنەوەی کتێبەکان لە ڕاستیە و بۆ هێنانە هاتنە گفتوگۆ لەسەر ئەو ئایدیا و بیرکردنەوەی کە لەناو ئەو پرۆژە فکریەی ئەو سەرکردەی کووردا پێشنیار کراوە وەکو پرۆژەی چارەسەری و پرۆژەی نێتەوەی دیموکرات و تەسەووری ئەو بەرامبەر بە دەوڵەت بەرامبەر بە ژن بەرامبەر بە کۆی ئەو کێشە و گیر و گرفتانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێوەی ئەناڵەیی لە ڕاستیە نامەوێت کاتتان بگرم وەکو عەرزمکردن ئەم دانیشتنیان ڕۆکەی بە دوو بەشەوە بەشێکی بۆ گفتوگۆکردنە لەسەر چۆنیەتی بەردەوامبوون لە سەر چالاکیەکەەوە ڕێکخستنی هەر بەڕێزێک لەوە وەکو هەر کەسێکی ترمان حەقیەوەی هەیە کە بەشدار بێ و پێشنیاری خۆی بڵێ لەم بارەوە کە چۆن درێژە بە دانیشتنەکان بین و بەشە سەرەکیەکەشی تەرخانە بۆ هەڤاڵ حەسەن کە لە ڕاستیە کەسێکی تەواو توانم بڵێم شارەزایە لە پەیوەندیا بە ئەو مێژووەوە بۆ ئەوەی کەوا ئەوەندەی کە پێویستە زمینە سازیەکی باشمان بۆ بکات لە ڕووی مێژوویەوە لە ڕووی هەندێک توڵی فکری گشتیەوە بۆەوەی کە دوایی بتوانین لەسەر دانیشتەکانی تر بە ئیسلاحەتێکی زیاترەوە بۆ خۆکۆکردنەوەیەکی زیاترەوە گفتوگۆکان بەردەوام بکەین. بەڕێزان بەخێر بێن بۆ ئەم کۆڕبەندە زۆر خۆشحاڵم کۆڕبەنداوە بەیەکەوە دانیشتوون هیوادارم کۆڕبەندە هەم بەردەوام بێ و هەمیش فراوان بێ بە گفتوگۆ و مناقەشە و تحلیلاتی کە لێرە پێشەکەوێت. البته باشوور کوردستانش وەکو بەشێکی کوردستان وەکو بەشێکی ئەو ناوچەیە پێویستی بە فکری نوێ این هەیە بەڵام خابن لە باشووری کوردستانە دۆخێک هەیە من ناوی دێنم دۆخی نکۆڵیکردن نکۆڵیکردن لە بزوتنەوەیەک نکۆڵیکردن لە کەسایەتیەک لە بیرمەندێک کە نزیکەی 45 ساڵە بە هەموو جوود و کۆششی خۆیانەوە هەوڵ دەدەن کە شتێکی نوێ لە باشووری کوردستان لە کۆی کوردستانە پێشکەوێ بەڵام لە بەرامبەر ئەوە تەبەن هەبەتە من ناڵێم هەموو ڕۆشنبیران بەڵام بڕێکی بەرچاو زۆرێک لە ڕۆشنبیران هێشتان لە نکۆڵیکردنی ئەم حەقەتەدا یعنی نایانەوێت نە ئەم بیرمەندە ببینن نە ئەم بزوتنەوەیە ببینن وەکو هیچ مەحەلێکی نەبێت لە عێراقا وەکو هیچ پێگەیەک کاریگەریەکی ئەم بزوتنەوەی ئەم کەسایەتیە لە باشووری کوردستانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە کوردستانە گشتی لە دنیایان نەبێ وەکو نەدیتی وەکو شتێکی کە نییە حسابی لەگەڵا یعنی ئەم قسەی گاندی قسەیەکی ڕاستە کە ئەڵێ شتی کاتێککە بزوتنەوەیەکی نوێ شتێکی نوێ دەردەکەوێت سەرەتا نکولی ئەەکەن دوایی دژایەتی ئەەکەن دوایی ڕخنەیەکەن و دوایی کۆس و تەگەرەی بۆ دۆستەکان لە دوجارە زۆرێک لەوانە قبوڵێکەن یعنی جاوی جێی سەرنجە ڕۆشنبیرانی من کە دەڵم ڕۆشنبیران زۆرینە بەمەسڵ ینی هەموو نییە ئەبەتە لێرە بە مطلق قسە ناکەم بەڵام زۆرینەی ئەو ڕۆشنبیرانە هێشتا لە قۆناغی نکۆڵیکردنی ئەم ڕاستەکان نانوێت ببین ئەستە نایانێت قسەی لەسەر بکەن و ئەستە نایانەوێت پێدای ینی شتێک کاکەم ئەم کەسایەتیە بە دەیان هەزار لاپەڕەی نووسینی هەیە بە تایبەتی لە هەر لە زیندانە زیاتر لە 7000 لاپەڕەی نووسی و سەبارەت بە فکر و فەلسەفە و تاریخ و حقوق و مێژوو و ژن و ئازادی و سیاسەت و بەڕێوەبردن و خۆبەڕێوەبردن و دەسەڵات و دەوڵەت و هەموو ئەو شتانە زیاتر لە 7000 لاپەڕەی نووسی وەرە قبوڵی مەکە کۆی ئەمە هەمووی قبوڵ مەکە و ڕەتی کردەوە بەڵام وەرە قسەی لەسەر نکۆڵیکردن لە شتێک مانای ئەوە نییە شتە نییە یعنی وەکو ئەردۆغان قسەیەکی بەناوبانگی هەیە دەڵێ تۆ ئەگەر بیر لە شتێک نەکەی تۆ شتە نییە ئێمە فاشیزمە کاتێک کە تۆ دەڵێ بیر لە شتێک مەکەرەوە ئەو شتە نییە یان تۆ بیر لەوە مەکەوە کە کوردیت کەواتە کورد نییە یان بیر لەوە مەکەوە کە کورتەیە کورد نییە بیر لەوە مەکەوە کە مەسەلەن ژن هەیە بوونەوەرەکەی ئینسانێکەیە نییە کەواتە پێویست ناکات ئەمە فاشیزمە نکۆڵیکردن بۆ خۆی بنمایەکە یاخود بن ڕێبازێکی فاشیزمە سەرەتا حەزەکەم باس لە ئیمکن ئەو بابەتانێک کە من بەڕاستی هەڵبژار و قسەی لەسەر بکەین یەکەم جار کەمێک لە ژیانی ڕێبەرۆ جەلان سەردێک لە
کورد لە مێژووی ئەم بزوتنەوەیە وەکوتر کۆمەڵێک بابەت هەیە کە بەلای ئێمەوە گرنگە سیستەمی فکری ئەم حرەکەتە ئەم کەسایەتیە چییە؟ کۆی سیستەمی ئەم فکری ئەمە چییە؟ لەسەر چ بنەمایەک داڕێژراوە یاخود بناخەی گرتووە؟ کۆمەڵێک بابەت هەیە کە پەیوەستن بە فکری ڕێبەرۆجەران بە تایبەتی مەسەلەی نەتەوە، مەسەلەی سۆسیالیزم، مەسەلەی دەوڵەت، دەسەڵات، مەسەلەی مەتۆد یان میتۆد، مەسەلەی ژن، مەسەلەی مێژوو، تێڕوانین بۆ مێژوو، ئاین و باوەڕێکان، کۆمەڵێک پرسگریەک هەیە یان پرسی نەتەوە، پرسە ئابوووریەکان و پرسە سیاسیەکان و پرسە کۆمەڵایەتیەکان. هەموو ئەم بابەتانە بەڕاستی حەزەکەم باسوخواسێکی سەر دەکەین بکەین، چونکە هەرێک لەو بابەتانە پێویستی بە ئینێکی فراوان هەیە، زۆر فراوان هەیە، بەڵام لەوەی کە پەیوەستە بن کە وەک محازەرە بدەم زیاتر سەردێک باسەکەین بۆی کە لە داهاتووە زیاتر هەرێک لەم بابەتانە مناقەشەی بە فراوان لەسەر بکەین. بەڕێزبەجەران ناوی خۆی عەبدوڵڵا عومەر عەبدوڵڵایە، ساڵی 4 نیسانی 49 لە گوندی ئەمارە لەدایک بوو. ئەمارە سەر بە خەلفەتیە، خەلفەتیش بە خۆی سەر بە شاری ئورفەیە یان پارێزگای ئورفەیە. کەسێکە لە پێگەیەک یاخود بێن لە ژینگەیەکی وا لەدایک بووە کە زۆرێک لە گەل و نەتەوەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەم لە گوندەکەی خۆیان هەم لە گوندەکانی دەوروبەریە هەبووە. ئەمە تا ڕادەیەکی زۆر ڕنگدانەوەی لەسەر کەسێتی خودی ڕێبەرۆجەلانیشا هەیە، یعنی لە دەوروبەری ئەوە ئەرمەنی، تورکمان، تورک، عەرەب، ئاشووری، سوریانی ئەمانە لە دەوروبەری گوندەکەی و لە خودی گوندەکەشە هەبووە. تەنانەت ئەو خودی خێزان یان بڵێن خانەوادەی ڕێبەرۆجەلانیش ڕێگێکی تورکمانی هەیە کە لە باوکی دایکیەوە بڵێن تورکمانە، ینی ئەم تێکەڵاوی خێزانی کە هەیە لە ژیانی لە کاریگەری سەر بیر و بۆچوونی ئەو بۆ نەتەوە بۆ پرسی نەتەوە بۆ نەتەوەکان و بۆ گەلان تەمان هەیە. کچە مامی حەسەن بیندار ینی کە بڵێن هاوڕێی مناڵەکەی، کچە مامی ئەو لە تەمەنێکی بچووکە بەشودراوە، لە تەمەنێکە بەشودراوە کە ئەو هێشتا بەیەکەوە یاری مناڵانەیان کردووە. ئەمە بۆ ئەو یەکێک لە خاڵە هەرە ناکۆکەکان بۆ کە بۆ دەبێت مەسەلەن ژن شووبکە، کەچ شووبکە، بۆ دەبێت شووبکە یانی بەو مانایە کە مەسەوەش لە کتێبی ڕاهیبی سۆمەرە باسێکە دەڵێ من پێم وابووە کە کچێکی بەتوانە کەسێکی بەتوان نابێت شووبکە، بۆ دەبێت شووبکە، بۆ دەبێت لە گوندی خۆی بڕۆ بچێتە شووبکە بچێتە گوندێکی دیکە. ئەوە دەبێت ئەو توانایی کە بۆ یاری هەیە بۆ ئەوەیە بە عەقڵی مناڵی خۆی دەبێت نەدەبووە ئەوە. ئەمە یەکێک لەو خاڵانەیە کە دواتر لەسەر تێڕوانینی ئەو بۆ ژن، بۆ تێکۆشانی ژن، بۆ کەسایەتی ژن، بۆ پرسی ئازادی ژن ڕەنگدانەوەیەکی زۆری لەسەر ئەم مەسەلەیە هەیە. یەکێک لە خاڵەکانی دیکە کە دەبێتە بنەمایەک بۆ کەسێتی مناڵەتی ئەوەیە کە لە تەمەنی 10 ساڵیە لە بەرامبەر باوکی شەڕک، بەهۆی ئەوەی کە برایەکەی کە ئێستا ناوی محەممەدە، زۆر بەمان ناویمان بیستووە، محەممەد بە جۆرەی ئین جێرانەوەکان کەسێک بۆ حەزی لە کار و ئیش نەبوو. طبعا ئەو خانەوادەیە ڕەز و باخێکی باشیان هەبووە، هینی فستق و ئەم شتانە، کەسێکی حەزی لە کار نەبوو، ئەوش کاری کردووە لەبەرەوە پێی ناخۆش بوو کە ئەو کار ناکات، یعنی ڕەنج نادا، لەبەرامبەر ئەوە لی داوە بەبەر ڕاوی ناوە تا دەگاتە گوند ڕاوی ناوە. ئێتر لەو کاتە باوکی بەجواب دێت لەگەڵ باوکی شەڕەکە، یعنی وەکوڵم بەردە باوکی ئەگرێ شەڕەکە، ئەم شەڕە ئەم لە تەمەنی 10 ساڵیە گوند بەجێ دێڕێ، ینی واز لە ماڵەوە تەوان بێنە بەرچاوتان لە 60ەکانە لە 50ەکانە گوند بەجێ دێڵیت، مناڵێکە گوند بەجێ دێڵ و دەچێتە گوندێکی دیکە کە گوندی نزیبە، دەچێت ئەوێ و لای خوشکێکی لەوەیە
دەچێتە ئەوێ هەر خۆی ڕێ ئەگرێ و سواری دەچێتە تا سەرجادە و سواری پاسەوێ ئەوانە وەک خۆی دەڵێ من دەلیرەشم لە باوکم دزی چوم لە شوێنی جیرفانی ئەوە دەلیرەم دزی و ئیتر بەم نوێنەوە چوو دوای لەوێ ئیشەکات هەر لە مناڵەیە لەو ڕۆژێکە ئەچێ یەکسەر ئەیبەنە بۆ ئیش و چەند ڕۆژێک ئیشەکە و دەلیرەی دیکە پەیدا ئەکا باس لەوا کرد کە باوەڕ بەخۆ بوون کەسێتی باوەڕ بەخۆ بوون هەم یاخیبوونەکەم لە گوند و لە عایلە و ئەمەنە بۆ من بۆتە کەسێتێکی گرنگ لە کەسایەتیمدا کە من ئەتوانم دیتر پشت بە خۆم ببەستم ئەتوانم خۆم پێ بگەێنم ئەمە یەکێک لەو بنەمانەیە کە لە مناڵیە ئیم بووە خاڵێکی تر کە بۆ خۆی باسی ئەکات ئەوەیە کە دەڵێ مە نەمویستوە و نامەوێت هیچ کاتێک خیانەت لە مناڵەتی خۆم خیانەت لە خەیاڵی مناڵەتی خۆم ئەو خەیاڵە مناڵی یعنی بۆ مانایە کە بنەما فکرەکانی ئەو زیاتر لەو خەیاڵە مناڵی خۆیەوە سەرچاوە دەکرێت ئەو خەیاڵە مناڵێنەی ئەوە چییە؟ ئەوەیە کە بە شێوەیەکی هەرەوەزی ژیانکردن بە شێوەی هەرەوەزی کارکردن دۆستایەتی کردن لەگەڵ دوژمنی خۆشتا تۆ توانین لەگەڵە دابنیشی پێک بێت لەگەڵ مناڵە لەگەڵ ژنە بەتایبەتی لەگەڵ کچا توانی یاری بکەی بێکەوە بژی ئەمانە جۆرێک لە خەیاڵی مناڵی ئەو بووە یاخیبوون قبول نەکردنی ئەو ئینانەی ئەو دابوونەریتانەی کە هەبووە لە هەموو دەواازەی شارەکانی تورکیا نووسراوە بۆی ببی بە ئینسان پێویستە ببی بە تورک ئای چەندە شادومانم کە تورکم یەک تورک بەرامبەر هەموو دنیا ئەمە کۆمەڵێک شیعراتی فاشیزمە کە ئێستاش لە عینەکان نووسراوە شارەکان تورکیا نووسراوە ئەم چەمکە ئیتر کورد ئیتر خەناتی کرد و کەیتە تەواوە هەنی دەستبەرداری ناسنامەی نەتەوایەتی خۆی بووە بەڵام ئەڵبەتە ناسنامەی نەتەوەیەکەوە بە ئاسایی ناچێت لەناو ناچێت بۆیە کاتێکە ئەوان هاتوون دەستیان بەم کارە کردووە وەکو یەکێک لە زەحمەترین کارەکان دەستیان پێ کردووە یعنی وەکو بەرزێ من باید چیرۆکێک گەجێرێتەوە پێم وایە زۆر بەشتان ئەوتان خوێندێتەوە باس لەوا کە دەڵێ ئێمە جارێک چین و ماڵی ڕێبەرۆجەران لەوێ باسمان ئەوە کردووە کە دانیشتووی قسەمان کردووە و سۆسیالیزم وانە باوکی عەبدوڵڵا برێن بابی ڕێبەرۆجەران دەڵێ کوڕم بیستومە تۆ ئێستا خەریکی ئین بووی پێشا خەریکی سۆسیالیزم و شیوعیەت و ئەم شتانە بووی ئێستا دەڵێن خەریکی کوردایەتی یعنی کوردجوڵک کوردێتی یان تێکۆشانی کورد بوو دەڵێ کوڕم واز لەوە بێنە یعنی هەر خەریکی این بووە خەریکی سۆسیالیست و کۆمونیستەکەت بە واز لە کوردایەتەکە بێنە هەن کابرایەکی عارف عرفانی مسلمان باوەڕدار دەڵێت تۆ خەریکی سۆسیالیزم بەس خەریکی کوردایەتی نەوە یعنی کوردایەتی ئەوەنە خەتەر و مەترسیدار و ریسک بوو یعنی خەتەرێکی گەورە بوو بۆمە لەبەرەوە دۆخێکی ئەو هەیە باس لە دۆخێکی مەترسیدار دەکات بەڵام ئەم بزوتنەوەیە ئەو کاتە تێڕوانینێکیان لا دروستە بێت چەمکی گەلی سەردەست و بندەست تەوان ئەمە لە مارکسیزمەوە وەریان گرتووە بەڵام شێوازی بەرجەستەبوونەکەی لەنێو ئەو گروپەدا زۆر گرنگە ئەم گروپە لە سێ کەس دەستی پێ کردو یەک لازە یەک تورکە یەک کوردە قسەیەکی بەناوبانگی کەمال پیر هەیە کە یەکێک لەو سێ کەسەیە ئەڵێ هاوڕێ عەبدوڵڵا یعنی بەڵێ بەرز ئۆژەران دەڵێ هاوڕێ عەبدوڵڵا من بۆیە لەگەڵ تۆ لەو تێکۆشانەدام چونکە ئەزانم ئازادبوونی گەلی تورک ئازادبوونی گەلانی تورکیا بە ئازادبوونی گەلی کوردە تێپەڕێ هەر لە بیدایەتەوە بە حەکمی پێشەنگان و ڕابەرانی ئەم بزوتنەوەیە خۆیان بە دوور دەگرێت لە ناسیۆنالیزم وێش تا ئەمڕۆژ نەیتوان ناسیۆنالیزم نەیتوانێت ناوپەکەکە ببێتە خەتی ئەساسی ببێتە هێڵی ئەساسی تێکۆشە ئەمە خاڵێکی زۆر گرنگە بۆیە کاتێک ئەوانەیە کە ئەو چەپە کلاسیکانەی کە پەکەکە وەکو حرەکەتێکی ناسیۆنالیست سەرەتاکە باسی بکەرە تعریفێکی وایانە و کە پەکەکە حرەکەتێکی ناسیۆنالیستە وانە بەڵام تاوتوێی بزوتنەوەی نەتەوەیی با تاوتوێکردنی پرسی نەتەوەیی کێشە نەتەوەیەکانمانە ئەوە نیە کە تۆ ناسیۆنالیستی بە چاوێکی سۆسیالیستانەوە پرسی نەتەوەیان تاوتوێ کردو ئەمە یەکێکە لەو بابەتانەیە کە ئەو کاتە گرنگ